زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ زانکۆی کوردستانی سنە جمهوری ئیسلامی ئێران بەیەکەوە بە هاوبەشی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانستی ئەنجام دەدەن لە بواری پلانی ئابووری و گەشەکردنی هەرێمی بەردەوام. ئەم کۆنفرانسە چەند ئامانجێکی هەیە. ئەو ئامانجە لەوا خۆی بێنێتەوە یەکەم کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی ئەکادیمی و کارێکی هاوبەشی ئەکادیمی لە نێوان دوو زانکۆیە لە دوو وڵات، واتە ئەمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەم شێوازە کۆنفرانسانە ئەنجامەدرێت لە دەرەوەی کوردستان، لە دەرەوەی هەرێمی کوردستان دەرەوەی عێراق. دووهەم پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان هەرێمی کوردستان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران لە هەموو بوارەکانە، سیاسی، کلتوری، فەرهەنگی، ئابووریش بەتەکید و زانستی و ئەکادیمی. ئێمە ئەمانەیە لە بواری زانستی و ئەکادیمی و لە ئابوووریەکەیە ڕێگای ئەم کۆنفرانسەوە کۆمەڵێ بابەت باسکەین. چەند کەسێکمان هەیە لە نوێنەری چەند زانکۆیەکی نێودەوڵەتی دەرەوەی هەردوو وڵات و نوێنەری زانکۆی کوردستان و نوێنەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چەند سیمینارێک پێشکەشەکەن و پاشان چەند پانێڵێک لە نێوان بازرگانانی سلێمانی و بازرگانانی شاری سنە و کەسانی پسپۆر لە بوارەکانی ئابووری، گەشت و گوزار و بەرهێنان ڕێگای هەردوو شارەکەوە چەند بابەتێکی گرنگ باسەکرێ و چۆنێتی پتەوتکردنی پەیوەندی لە نێوان هەردوو شارەکە و هەرێمی کوردستان و جمهوری ئیسلامی ئێران بەگشتی. ئێمە کۆنفرانسە زۆر بە گرنگی سێری دەکەین و تێڕوانین لەبەرەوەی سەرەتایەکە بێ بۆ پەیوەندیەکی باشتر و زیاتر لە بواری زانستی و ئەکادیمی. ساڵی داهاتوو هەمان کۆنفرانس واتە کۆنفرانسی نێودەوڵەتی دووهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی ئەنجامەدەین لە نێوان هەردوو زانکۆ لە شاری سلێمانی و لە بوارێکی ترا بڕیاری لێ دەدرێت هەر لەم کۆنفرانسی یەکەمە بڕیارە دەین کۆنفرانسی دووهەم لە چی بوارەکە بێ. هیوادارین ئەم کۆنفرانسە سەرکەوتوو بێ و ببێتە سەرەتایەک بۆ پەیوەندیەکی باشتر لە نێوان هەرێمی کوردستان، جمهوری ئیسلامی ئێران و شاری سنە و شاری سلێمانی.